بەناوی خی گەورە و میرەبان ئازانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نو لە کۆتا ڕۆژی هەفتە لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ لێەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. چوار تیپ گەشتە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ. بایر میونخ بارسەلۆنە وەکو یەکەم تیپ کە سەرکەوت، بایر میونخ کە دووەم تیپ و گەشتنی بە قۆناغی داهاتوو یەکلا کردەوە، ئینتەر میلان گەشتنی بە قۆناغی داهاتوو یەکلا کردەوە و کۆتاتی پیشکە ئەم شەو کۆتا جار سەرکەوت، هەنەی پاریس سەن جێرمان و تیپەکەی لویس ئێنریشی بوو، گەشتنە قۆناغی چارەکی کۆتایی چامپیۆنز لیگ. چوار تیپی شایستە، چوار تیپی بەهێز، چوار تیپ کە حەقی تەواوی یاریاندا، چوار تیپ لەوەی کە تەواو ئامادە بوون، بە تایبەتی بەرشەلۆنە و ئەو سێ تیپە بایرن و ئینتەر و بەرشۆنە کە هەردوو یاری چوون و گەڕانەوەیان بردەوە لە بەرەوەی ئەزانن کە بەرشەلۆنە، بایر میونخ، ئینتەر میلان هەردوو یاری چوون و گەڕانەوەیان بردەوانێ بۆیە بۆ پەڕی شایستەی گەشتنەم قۆناغا. پاریس سەن جێرمانیش پاژەوەی یاری چوونی دۆڕان یاری گەڕانەوە قەرەبووی کردەوە، یاریەکی تەواو پێرفێکت و پێچەوانەی یاری چوونی کرد. یەکێک لە تایبەتمەندیەکانی ڕایەنەر یاخود لویس ئێنریکی لەم یاریە بەو جۆرەکەەوەی کە دەرکەوت، ئێنریکی یاری پێشوو هەوڵیدا لە ڕێگەی پۆزیشنال پلەی خۆی و هەوڵیدا لە ڕێگەی کۆنتترۆلی تۆپەوانێ بتوانێت بە گۆڵی لێڤەرپوڵ بگا، بەڵام سەرکەوتنە بوو. بەڵام ئەم یاریە 180 لە پێچاوانەکەی جێبەجێ کرد، 180 لە شێوازی یاریکردنی گۆڕی و بە تایبەتی لە سەرەتاکانی یاری تۆپی دایە لیڤەرپوڵ و خۆی بە هێرشی ڕاستەوخۆ گۆڵی تۆمار کرد و بە هێرشی هەڵگەڕاوە گۆڵی تۆمار کرد کە بینیتان هەموو مەترسیانەی کە چولۆ یاخود پاریس سەن جێرمان دروستی کرد هێرشی هەڵگەڕاوە بوو جگەلەکەی جگە لە خولەکی هەفتا بەدواوە، چونکە لە خولەکی هەفتا بەدواوە توانای جەستەی یاریزانەکانی لیڤەرپوڵ لە یاریگادا وجودی نەما، هێز و توانای لیڤەرپوڵ وجودی نەما، تەنها لە تۆپەوەستاوەکانی دیتوانی مەترسی دروستکە، چونکە 15 خولەکی سەرەتای یاری تا 20 ینی تا و کاتی گۆڵەکەی پاریس سەن جێرمانی تر دوایش لیڤەرپوڵ هەوڵدانی بەردەوامی هەبوو بەڵام نەیدەتوانی مەترسی دروستکە و لە دەستپێکی جێمی دۆم تاوەکو نزیک بە خولەکی 68 و 69 ما باقی یاریەکە پاریس سەن جێرمان یاریکی پەرفێکت، یاریکی لێوەشاوە، یاریەکە بە تەواوی ئامادەکاری کردبوو بۆ ڕوبڕوونی لیڤەرپوڵ و بە تەواوەتی ئامادەکاری کردبوو بۆ شکست پێێنانی لیڤەرپوڵ. ئەمە دۆخی چامپیۆنز لیگ وەکو پێشومتن من پێم وایە چوار تیپی شایستە گەشتنە ئەم قۆناغە و پیرۆزبایی لاندەرانی هەر چوار تیپەکە دەکەین و بەنسبەت خودی خۆشم یعنی من بەو جۆرە نیم کە ڕاست هەمووتان نەزان من هەندەری کارلۆ ئەنشلۆتی و هەندەری میلانم، بەڵام ئارەزووم دەکرم ساڵ ئارەزووکی زۆرم هەبوو بۆی کە لیڤەرپوڵ چامپیۆنز لیگ بەرەوە محەممەد سەلاح خەڵاتە تاکەسەکانی باڵندۆر و خەڵاتی زەبێستۆم خەڵاتانە بەرێتوانێ و بە تایبەت لە وەرزی ئەم ساڵە من هەندەری لێبەر بووم و ئەمیست لیڤەر بەمە بگە، بەڵام لویس ئێنریکی و پاریس سەن جێرمان و هەروەها جیانلوجی دۆناڕۆما هەموو خەونەکان ئەوەی دۆناڕۆمان لە یۆرۆی 2020 دڵخۆشی کردین لە ڕێگی لەدانە سزاکانەوانە کە بەرامبەر بە ئیسپانیا و بەرامبەر بە ئینگلتەرا بردنەوەی بە ئیتالیا بەخشێم شەو بە پێچەوانەوە دڵتەندی گوێی کردین. کاکە حەسەن گیاوەتان منیش باسیەوە کە بەڵام چوار تیپ هەر چواریان بە شایستەیی بە لوتکەی ئاسیان گەیشتونەتەم قۆناغا. یعنی من سەیریکە کە ئەم ساڵ و ئەڵێم حەزم بە لیڤەرپوڵە و کاتێک کە لیڤەرپوڵ دۆڕانوێتی ئێشتا زیاتر خۆم دەرەخەم، ئێشتا زیاتر یەم بە ئاشکراتر پێتان ئەڵێم بۆ لەبەری من سروشتی تۆ پێوات تێگەیشتم دۆڕان قوبوڵەکەم و حەزیشم ئەشتوانم ئێستا بۆ خۆم لەسەر یاری لیڤەرپوڵ 2001 بیان و بێنمەوانێ بۆی کە باسی لە شکستەکەی لیڤەرپوڵ بۆ بکەم، بە تایبەتی بچمە سەر گۆڵەکەی پاریس سەن جێرمان چونکە ڤیدۆکان هەیە، بەڵام ئەمە سروشتی یاریە زۆر ئاسایە لە وێرشە خێرایە ئاسایی بە هەڵێکی بچووک بکرێ شتێ نەبینێ. یاری کۆتاییات پێویست ناقا من بردنەوەکەی پاریس بچووک بکەمەوانێ لەوەی کە دانیشم حەکەموە ئەو نەخێت ئەو کاتەشی کە دۆڕانی زیاتر پێتەڵم کە من ئەمساڵ خەونێکی زۆر گەورەم لە پشتی لیڤەرپوڵەوە
بنیاد نبوو و بە هیوا بووم کە خەونێکی زۆر زۆر گەورە بەدی بێت بەڵام پاریس سەن ژەرمان وێنەیەکی هەموو خەونەکانیان کۆتایی پێناوەکو وتیشم لەم شەوانێ ئیتە هەچکێ دەدۆڕێ لە وەرزی ئەمساڵ تاویانی منە وەرزە ئامانجی خۆمم بۆ بەدی ناو یاخودەوەی کە خۆم حەزم پێێتی بۆ ڕاضە بۆم بەدی نەهاو و تەواویش نیگەرانی کردم بەڵام پیرۆزە لە ئەندەرانی هەولا. ئێستا دەچمە سەر یاریەکانی ئەم شەو. کاکی واژیانەڵێ وتت باەر دەرئەکرێ و لیڤەر سەر ئەکەوێ. وەڵاهی نازانم بۆ لیڤەر وتومە بەڵێ بۆ لیڤەر وتومە لیڤەر پاریس سەن ژەرمانە بڕێ و بڕوای من سەرەکەوێ بەڵام بۆ باەر وتومە لیڤەرکوزن بۆی ئەوەی ئەڵمانیا ئیتیانە بەهێز دەرەکەوێ بەڵام نەگەوەی باەر کەینە دەرەوانە لی چامپیۆنز لیگ. بە هیچ جۆرەشتی وام نەوتۆ بەڵام بۆ لیڤەر بەڵێ ئێسەش دەڵێمەوانێ من هیوایەکی زۆرم بە لیڤەر من هیوام بە لیڤەر نەبوو پاریس سەن ژەرمان بوونەڵێم ئەمساڵ هیوام بە لیڤەر بوو چامپیۆنز لیگیش بەرێتەوانێ و محەممەد سەلاح باڵۆندۆر و خەڵاتی زەبێز بێتەوە ئێستا دەرکردنی یا دەرنەکردی بەرامبەر بە پاریس سەن ژەرمان ئۆکەی مۆزووە هەم لێ ڕالاکە من ئێستش پێ دەڵێم ینی من زۆر بە گەورەتر لە لیڤەر بیرمە کردو. بەرحاڵ ئەچمە سەر یاریەکانی ئەم شەویش کۆمەڵە یاریمانەیە دەستپێکی یاریەکان بروسیا دۆرتمۆند و لیل یاری دەکەن و تایبەتمەندی دۆرتمۆند لە چامپیۆنز لیگ دەبێت دەم شەو دەرکەوێت یاری چوون گێمێکی یەکەمی باشی پێشکەش کرد بەڵام گێمێکی دووەمی خراپی پێشکەشکرد کە لیل توانی بگەڕێتەوە ناو کەشی یارەکە. سروشتی یانە فەڕەنسەکان ئەمساڵ لە چامپیۆنز لیگ بەهێزتر دەرکەوت. ئەمساڵ فەڕەنسا سێ نوێنەری هەبوو یاخود چوار نوێنەری هەبوو لە چامپیۆنز لیگە سەریکەن با من پێت بڵم کە بەرەو پێشچوونی باشیان تیابوویتە سجلی یارەکانیان بەم زۆرە بووم باسی ئەم ساڵە بۆکەم ئەمساڵ بە شێوەیەکی باش دەرکەوتن. پاریس ڕاستاتە پاشەوە بەڵام لیل یەکێ بوو لەو تیپانەی ڕاستەوخۆ سەرکەوت. پاریس و برێست و ماناکۆ هەرسێکیان هاتنە پاشکۆوانێ. پێچەوانەی ئیتاڵیەکان کە لە 5 تیپیان تەنها یەک دانەیان ڕاستەوخۆ سەرکەوت وەسییانیان هاتە پاشکۆ و ماڵاوایان کرد و دانەیەکیشان هەر لە قۆناغیەکەمان ماڵاوای کرد. ئەمە ڕاستی ڕووداوی وڵاتەکانە لە بارودۆخەکەی وەکو بینیشتان پاریس سەن ژەرمان یەکەم بلیتی یانە فەڕەنسیەکانی بۆ قۆناغی داهاتوو بڕی و خۆی خستە ڕیزی ئەو تیپانەی کە شەوی ڕابردوو نوێنەرێکی ئیتالیا نوێنەرێکی ئەڵمانیا نوێنەرێکی ئیسپانیا و نوێنەرێکی فەڕەنسا گەیشتنیان بە قۆناغی چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ مسۆگەر کرد. ئەم شەو ئیسپانیکی تر بە ناچاری دەبینین لە قۆناغی داهاتوو ئەوە لاتان ڕوونە لە نێوان نوێنەری دووەمی ئەڵمانیا و فەڕەنسا نوێنەرێکی دیکەمان یەکلا دەبێتوانێ و بە ئەگەرێکی زۆر نوێنەرێکی دوو نوێنەری تری ئینگلتەراشمان لە ڕێ کە بگاتە قۆناغی داهاتوو پاژەوەی نوێنەرە سەرەکیەکەی ئینگلتەرا و نوێنەرە بربژێرە سەرەکیەکەی ئینگلتەرا بە بردنەوەی چامپیۆنز لیگ ماڵاوای کرد. ئەم شەو دوو نوێنەرمانەیە کە لە ئینگلتەرا دەگەنە قۆناغی داهاتوو واتە بە جۆرێک لە جۆرەکان دوو نوێنەری ئیسپانیا لە قۆناغی چارێکی کۆتایی دەبێت دوو نوێنەری ئینگلتەرا لە قۆناغی چارێکی کۆتایی دەبێت نوێنەرێکی ئیتالیا لە قۆناغی چارێکی کۆتاییە تا ئێستا نوێنەرێکی ئەڵمانیا لە قۆناغی چارێکی کۆتاییە و نوێنەرێکی فەڕەنساشی لێ واتە ڕیزبەندەکە دەمێنێتەوە لە نێوان کێ لە نێوان نوێنەرێکی چونکە خۆ دەزانین یاری ڕیال مەدرید و ئەتلێتیکۆ مەدریدی لایەنێکی ئیسپانی دەگاتەوە قۆناغە یا ئیسپانیا یاخود فەڕەنسا دەیکا بە دوو وڵات لە دوو یانە لە قۆناغی چارێکی کۆتایی بوو برن هاوڕێم یا ئەوە تا ئەڵمانیا بە سەرکرداتی دۆرتمۆند دەیکاتە نوێنەری دووەم لە قۆناغی چارێکی کۆتایی واتە لەم دوو ئەگەرە ئێمە لەبەردەم هەردووشانین بۆ دۆرتمۆند و کۆڤاچ. طبعا ئێستا یەکێک لە کۆمنتەکان باسیەوەی کردبوو باەر دەرئەکرێت تاوان ئێمە کە شیکاریەکەین باسیەوە بۆکەین کاڵین لیڤەرکوزن چی هەیە بۆ میارێت لە دەستیبا و چی نییە لە دەستیبدا و ئەوەی کە بۆ نمونە لیڤەرکوزن بە هەنگاوێک سەرتر دابنرێ لە بایرن هۆکارەکەی چیە ڕوون یەکەینەوە بەس واقعەتی یارێکە و بەڕێوچوونی یاری لای هیچ کەس پێشبینی یعنی گرنگ نییە
وەسمەرج نییە پێشبینیەکەشت بی پێکێستۆ 100% یانی تەواو بی یا تەوەقوع تەواو بێ بۆ لەبەروی دۆخی یاری هەموو کات پێچەوانەکەشی هەیە ئەمە سروشتی تۆپی پێ ئەنیا وەکو ئەزمون وەکو هەموو شتێک وەریگری بایرن لە هەموو شتێکا لە پێشترە کاکە بایرن وەرزی ڕابردوو چوارگۆشەی زەرینی چامپیۆنز لیگ ئەوەی کەوای کردو گۆڕانکارە تازەکانی بایرن جا لێرە مەوێت چی بۆ باسکە مەوێ پێت بڵێم دۆرتمۆندی کۆڤاچ ئەنجامێکی خراپی لە یاری چووندا تۆمار کردووە دۆرتمۆندی کۆڤاچ لە کۆتایەکانی چامپیۆنز لیگ هەلی گەشتنی ڕاستەوخۆی بە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ لەدەستدا بە شێوەیەکی ڕاستەوخۆ چونکە دەبێت بزانن دۆرتمۆند یەکێک بوو لەو تیپانەی کە دەبوایە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بگەشتا قۆناغی داهاتوو بە بایرنیشەوە بەڵام هەردووشیان هاتنە قۆناغی پاشکۆ و لە پاشکۆوە هاتنە ئەم قۆناغە ئێمە دەزانین کە لیل ئەنجامێکی باشی لە یاری چوون هێناوە بەڵام سروشتی یانە ئەڵمانەکان تەعاملکردنی یانە ئەڵمانەکان لە چامپیۆنز لیگ و بە تایبەتی بروسیا دۆرتمۆند تەعاملیشی تایبەتە و ئەمەوە ناگەینە کە دۆرتمۆند یاری چوونی دۆڕانوێسە زۆرێک لە دەرەوەی کێبڕشەکە دایانێن لە بەرەوەی لیل ئەو ئەنجامێنەوە نا من بڕوا ناگەم دۆرتمۆند لە دەرەوەی کێبڕشە بێ و متمانەیەکی زۆرم بە دۆرتمۆند و یاریزانەکانیە چونکە پێکهاتەی دۆرتمۆند ئەلەم قسەی من تێبگە پێگاتەی دۆرتمۆند یەکێکە لە پێگاتە زۆر باشەکان لە هێڵی بەرگری لە هێڵی ناوەند و لە هێڵی ێرشبردنیش و کۆڤاچیش تا ڕادەیەک ئەزمموی لە چامپیۆنز لیگا هەیە ناڵم چامپیۆنز لیگ وەڵام تا ڕادەیەک ئەزمموی مامەڵەکردنی لە چامپیۆنز لیگ بە تایبەتی لەم قۆناغانەیە کە قۆناغی 16 ببرێتەوە لەگەڵیشی دایانەی لیل یەکێکە لەو تیپانەی ئەمساڵ حەقی تەواوی لە چامپیۆنز لیگدا داوە حەقی تەواوی لە بارودۆخی چامپیۆنز لیگ و گەشتنی بە قۆناغی داهاتوودا بەڵام من واقعیان پێم وایە لە ڕووی ئەزمون و لە ڕووی ئامادەیی جگەل لە ڕووی ئەنجامی یاری چوونەوەنێ هەموو شتێک لە بەرژەوەندی دۆرتمۆندا بەڵام ئەمەوە ناگەینێک ئێمە دۆرتمۆند پەڕێنینەوە بەسەر لە ئەمە ئێمەم دۆخەیەکە ڕوونیەکەینەوە لەسەر یاری دۆرتمۆند و لیل سەبارەت بە یاری ڕیال مەدرید و ئەتلەتیکۆ مەدرید کە زۆرینەی چاوەکانی لەسرە و دوورتان نزیک باسیارەکە کرد طبعاً پێویست ناغەم بچمەوە سەر یاری ئەتلەتیکۆ مەدرید و ڕیال مەدرید چونکە هەم لە یاری خولی ئیسپانی و هەم لە یاری ڕابردووش لە ڕۆژی سێشەمە بۆم باسکردن لە زۆر خاڵە دیگۆ سیمیۆنی و کارلۆ ئەنشلۆتی لێک دەچن لە ڕووی شێوازی یاریکردنەوەنێ زۆر لێکدەچن لە ڕووی واقعیەتی مامەڵەکردن لەگەڵ نەوەت خولەکی یاریە زۆر لێک دەچن لە ڕووی هاتنیان لە قوتابخانەیەکی تۆپی پێوە زۆر لێک دەچن لە ڕووی مامەڵەکردن و ڕوبەڕووبوونەوەکانیان و یاریەکانیان زۆر لێک دەچن یعنی سەری و هەموو یەکسانیە بکە سەری و ئەم بردنەوە بچووکانەی کە لە هیچیان بردوتەوانێت چێت ئەتلەتیکۆ مەدرید کە لە ڕیال بردوتشر لە ڕیال ئەتلەتیکۆ مەدریدی بردوتەوانێ یعنی بەجددی لە ماوەی ڕابردوو من ڕایەنەرێک ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان ینی بەردەوام بە سەختترین ڕوبەڕووبوونەوەم دانابێ بۆ کارلۆ ئەنشلۆتی هەمیشە دیگۆ سیمیۆنیم دیاری کردووە لەبەرەوەی من دەزانم کە سیمیۆنی لەو فێڵانە تێدەگا یا لەو خەتعانە تێدەگا کە کارلۆ ئەنشلۆتی دەیکا لە یاریەکان یاخود دەیەوێت لەوەی کە کۆنتترۆلی تۆ بابەتی پێرکابەر هێرشی ڕاستەخۆ کە چۆن ئەنجامی هێرشی هەڵگەڕاو بۆی کە گۆڵ تۆمار بکە زیاتر لەمە تێدەکاتەوە شیاری هەیە بۆیە هەمیشە ئەم ڕوبەڕووبوونەوەیشەکە لە ڕوبەڕووبوونەوە سەختەکان ئێمە ئەنجامی یاری چوونمانەیە لە سوودی ڕیال مەدریدە بەڵام دەبێ بزانین ئێمە ئەوە تا پاریس سەن ژەرمان یاری ناو یاریگای خۆشی بردبووانێ بەڵام هاتە یاری گەڕانەوە هاتە نیو یاریگای ئەنفیڵد کە یاریکردن لە ئەنفیڵدا پڕاستی قورسە قورس یعنی بیشی بیتەوە هەر شتێ تۆمار بکەی یاریکردن لە ئەنفیڵدا زۆر زۆر قورسە و هەمیشە کەساتیە گەورەکانی ئینگلتەرا بە ڕێو فەردیناندۆ بە فێرکسۆنەوانێ بە ئارتێتاوە بە پیپ گواردیۆلاوە بە یعنی زۆرێک لە یاریزانە گەورەکانی تۆپی پێوە ئەڵێ بڕوا بکەن قورسترین یاریگاکاریمان تێدا کە بێ یاریگای ئەنفیڵدا ینی یاریگایەکی زۆر زۆر سەختە بەڵام
ئەو تا پاریسا و شەڕی بۆ هەلەکەی خۆی کرد لەبەرەوە واقعیەتێک نییە ئێمە بڵێن وەڵا پاریس سەن ژەرمان بڵێن بۆ وەڵا بۆ نمونە ڕیاڵ مەدرید دەکەینە دەرەوەی چەبرچێ بۆ لەبەرەوەی لە نێو یاریگای میترۆپۆلیتانۆ ئەتلێتیکۆ مەدرید میوانداری ئەکاتەوە یاری چون دوو بەیەک بوون و ماڵاوی بە ڕیاڵ مەدرید کرد و بە هەمان شێوە بۆ ئەتلێتیکۆ مەدرید یژەم یاری دۆڕانەوە تازە ناتوانێت قەرەبوو بکاتەوە بەرامبەر بە ڕیاڵ مەدرید و ئەم دۆخە و حاڵەیە حسابێ واقعەتی ڕاضە ئەو وردەکاریانەیە کە لە نێو یاریگادا ڕوودەدەن ئەم شەو من ئەمە یاری ڕیاڵ مەدرید و ئەتلێتیکۆ مەدریدت بۆ لێک بمەوانێ باری لیڤەرپۆڵ و پاریس سەن ژەرمانەوە ئەم شەو لیڤەرێکمان بینی بۆ کەسایەتی خۆی یاری کرد و ویستی بۆ هەمانی بسەلمێنێ کە ئەوە مفاجەئە بوو لە یاری چوونە ڕوویدا سەرەتایەکی بەو جۆرە دەستی پێکرد کە بینیتان لە 2 بۆ نەدا محەممەد سەلاح گۆڵی یەکویچ و گۆڵی دوی چیشی لە دەستا کە هیچیان مندێش گەڕانی و هیچیان خۆی تۆپەکەی کردە دەرەوە کە ئەمە سەرەتای دەستپێکی یارەکە بوو لیڤەر پێی وتین کە بۆ گەشتن بە قۆناغی داهاتواتومەتە ئەم یاریگایە ڕیاڵ مەدرید و ئەتلێتیکۆ مەدریدیش هەمان دۆخە ئەتلێتیکۆ مەدرید دەستپێکێکی باش لە یاری ئەم شەو ڕەنگە بەم جۆرە دەست پێ بکاتەوە بامان ستایلی لیڤەرپۆڵ و ڕەنگە ئەو فێڵەی کە ئینریشی کردی لە لیڤەرپۆڵ کە تۆپی دایە لیڤەرپۆڵ و دواتر بە هێرشی ڕاستەوخۆ چونکە یاری پێشوو هێزی ئینریشی لە کۆنتترۆڵی تۆپ خۆ دەستی پێ کرد لەو تۆپ دابەشکردانەوە دەستی پێ کرد کە لە گۆڵپارێزەوە دەستی پێ کرد تا بوو بە هێرشێکی مەترسیدا لەسەر لیڤەرپۆڵ بەڵام نە ئەم شەو تۆپەکان لە هێرشی ڕاستەوخۆ دەستی پێکرد هێرشی 3 لەمس 4 لەمس مەترسی تاویان دروست دەکرد ئیشیان بەوە نەبوو ئاڵ و گۆڕێکی زۆری تۆپکەن وەکو یاری چون تاوی مەترسیەک دروستکەن دیقەتی هەموو مەترسیەکانی پاریس سەن ژەرمان بە هەمووی هێرشی ڕاستەوخۆیە بۆ لە یاری چوونە ئینریکی لەمەیە فەشەلیەنە نەیتوانی بە گۆڵ بکە ئیتر ئەلیسۆن هەر چۆنێ بوو نەیتوانی بە گۆڵ بکە بەڵام لە یاری گەڕانەوەیە ستایلەکەی گۆڕی بۆ ڕیاڵ مەدرید و ئەتلێتیکۆ مەدریدیش ئەم شەو هەردوو لە زۆرترین پشتبەستنیان بە هێرشی ڕاستەوخۆیە هەردوو تیم چاچۆر کە زەڵێ هێرشی ڕاستەوخۆ پێی وایە یعنی بۆ نمونە هێرشی ڕاستەوخۆ شێوازێکی یاری نییە خۆت پەیوەندی بە تاکتیکی ڕانەرەوە نییە طبعا ئاڵۆسترین تاکتیکی ڕاهێنەر ئەنجامدانی شێواز یاریکردنی هێرشی ڕاستەوخۆیە ئەزانی بۆ لەبەرەوەی پێویستی بە تەوزیفکردنێکی تەواوی یاریزانەکانتە پێویستی بەوەیە کە تەمەرکوزی هەموو یاریزانەکانە لە جێگە و پێگە و شوێنی خۆیان بێت کاتێک تۆ بڕیار دەدەی بە هێرشی ڕاستەوخۆ یاریکەی بە هێرشی ڕاستەوخۆ دەبێت بەرگریکار ئامادە بێ ئەم تۆپەی وەری یەکرێ ئاراستەی کام یاریزانیەکان دەبێت سیانەی هێرشبەری و پلەی مەیکەرەکە هەمووان شوێنیان دیاریکراو بێ واتە زۆر بە خێرایی بڕیارەکان دەدرێت هێرشێکی منەظەم نییە یاریزان بەدڵی خۆی پاساتکە ئەم پاسبا بۆ ئەو بێ لەگەڵ یا ئەم بڕاتەوە بۆ ئەم وەنتوبکە ئەم دۆخە نا هێرشی ڕاستەوخۆ یەکێکە لە قورسترین ئەرکەکانی ڕانەر کە لە یاریگادا بڕیار لە جێبەجێکردنی هێرشی ڕاستەوخۆیە و یەکێکە لە قورسترین پلانەکان لەسەر یاریزان بۆ جێبەجێکردن چونکە بچووکترین هەڵا واتای شکست هاتنی ئەنجامدانی هێرشە ڕاستەوخۆکەتە چونکە تۆ 4 لەمسە لە ماوەی 5 بۆ 10 سانیە لە بەردەمایەکە ئەنجامی بێ هەموو ئەو یاریگایە کە 120 مەتر 100 بۆ 120 مەتر درێژە و 50 بۆ 60 مەتر پانە کە تۆ تیا بڵاو بیتەتوانێ لە ڕێگەی 3 بۆ 5 یاریزانەوانێ تۆ بڕیار لە ئەنجامدانی هێرشێک ئەی لە ماوەی چەنە لە ماوەی 5 بۆ 10 چرکەدا ئەبێ ئەم هێرشە بگەینیتە حاڵەتی مەترسی لەسەر گۆڵ بۆیە ئەمە یعنی تەوزیفکردنی یاریزانەکان و ڕێخستنی یاریزانەکان و دیاریکردنی تەمەرکوز بە یاریزانەکان ئەوە لوتکەی تاکتیکە بۆ ڕاهێنەرەکە چونکە تۆ یاریزانەکەت مواصفاتی مەودای هەیە دەبێت تۆ بتوانی ڕێکی بخەی و بتوانی پلانەکەت بەم جۆرە دانەی کە مەودا بۆم یاریزانەت هەبێ لەوەی تۆپەکە وەرگری ئەمە تاکتیکە تۆ پێڵی شێوازێکی عەشوایی تۆ حاڵی نیدلی شێوازی یاری جیاوازە لە تاکتیکی ڕاهێنەر شێوازی یاری دۆخێکە کە ئەمە پەیوەندی بە فەلسەفەی یاریکردنی
قوتابخانەکانی تۆپی پێوەیە و تاکتیکی ڕانەر شتێکی تایبەتمەندە بە ڕانەر کە ڕاهێنەر بە خوێندنەوەی تیپێ ڕکابەرەوە بە لێوردبوونەوە لە پێکاتەکەی خۆی لەوەی کە بڕیار دەدا. ئەسە بۆ نمونە تۆ دەڵێ من بابەتەکە تێگەێنم، بۆ نمونە دەڵێ ئەم تیپە بەلایانی بەرگری بردیوانێ، ئەگەر لایانی بەرگری جێبەجێ کردبوو کەواتە تاکتیکی ئەم ڕانەرە 100% سەرکەوتوو بووە، چونکە ئەم ڕانەرە شێوازە بەرگەکەی تەطبیقکرەوە و پلانێکی تەواو و تاکتیکێکی تەواوی بۆ یاریزانەکان دانەوە لەوەی کە چۆن مامەڵە بکەن لەگەڵ دۆخێمیانێ، چونکە پلانی بەرگریکردن پلانێکی زۆر قورسە، زۆر لە پلانی هێرشبەری قورستەیە، چونکە بچووکترین هەڵیتیان نەکرێت. بەڵام لە هێرشبەریات تۆزانی کە لە هێرشبەریاگەر چەند تۆپێکیش فەوتێنی حاڵەتێکی یاساییە. لەبەرەوە من بڕوامایە چ ئەتلێتیکۆ مەدرید چ ڕیال مەدرید دەمشۆ پشتێکی تاوا بە هێرشی ڕاستەوخۆ دەبەستن وەکەوەی کە پێم وتن و تاکتیکی هەردوو ڕانەر کارلۆ ئەنشلۆتیش و دیگۆ سیمیۆنی حاڵەتێکی یەکلاکەرەوە دەبێت لە یاری ئەم شەودا و ئارسیناڵ تیپێکە لە قۆناغی چارێکی کۆتایی. ئەستۆن ڤێلاش ینی بە هەموو پێوەرەکانی تۆپێ لە یاریگای خۆیان میوانداری کڵۆ بڕوج دەکات و یاریچوونی سێوێک بردوێتەوە. ئەستۆن ڤێلاژێکێکە لەو تیپانی دەچێتە قۆناغی داهاتوو. زۆر بە خێرایی ئەمەلای و کۆمنتانەی کە ئەگەر باسم نەکرد بە یاخود پرسیارێک بێت سواز بۆ سڵاوەکانتان. ئەم ساڵ یەکەم یاری بۆ سری یاری پاریسی کردووە کاکتواناڵێ زۆر سەرسام بۆ پێی پاریس ئەم ساڵ تیپێکی بە تایبەتی لە ساڵ 2025 من دوێنێش پێم وتن باشترین تیپی ئەم ساڵ دەرکەوتوترین و باشترین تیپی ئەم ساڵ ڕوبەڕووی باشترین تیپی ساڵی 2025 دەبێتەوە کە تیپێکی زۆر سام ناکە. کاگاوکار ئەڵێ بەڕاستیە دووشیان شانیەوە بوون تا قۆناغەکانی کۆتایی بڕۆن. ڕۆبەرتسۆن یاریشی خەیاڵی کرد. سڵاو کاک دەرباس، پێم وایە لیڤەرپوڵ دەبێت بۆ شوێنگرەوەی محەممەد سەلاح بگەڕێویش ڕۆدریگۆی ڕیال مەدریدە. کاکی وە جارێ وەخت لە بابەتی مارێسکا بێنە تاری خولەکان دەست پێ دەکاتەوە. کاکیێوان یاریزانەکان لیڤەرپوڵ ماندووبوونیان پێوە دیار بوو، بەڵێ ئەم شەو خولەشی ئیزافی پێی وتین کە یەدەجی کامیانە بەێسترە، چونکە و ئەستێرە لاوانی کە پاریس یاری پێدەکات لیاقەیەکی زۆر باشیان پێبوو. لە دوای خولەشی 75 لیڤەرپوڵ لە یاریەکەیان نەماجگە لە تۆپی وەستا، یعنی هەر بە یاری پاریس سن ژەرمان لە دوای خولەشی 75 هەموو کاتێواری بوو بۆی کە یاریەکە لە سوودی خۆی یەکلا بکاتەوە. سڵاو لە تیپەکانی پاشوە کامیان گاڵتەیان پێکرد پاریس و بەیار ئینشاڵڵا ڕیاڵی ژەم شەو سەرەکەوێ. کاکە پێشاڵە دوێنێ پێم وتی لیڤەرپوڵ دەرەکرێت چونکە پاریس لە مانگی یەک بەهێزترین تیپی ئەوروپایە لەگەڵ ڕێزم بەس لیڤەرپوڵ و تیپە بەهێزە نەبوو کە باستان کرد، بەڵام ئەم ساڵ لە خولی ئینگلیزی زۆربەی تیپەکان بەهێزن. وەڵای تر دۆڕانە من وەکو پێم وتی من ئەهلی بیانونیم و حەزم لە بیانونیە، من تەنها ستای شێو دۆخەکەم، بەڵام شیکاریە یەکلایەکانیەوە بەڕاستی منطقی تیانە، چونکە ناچار مەکەن ئەم قسێ بکەم. لیڤەرپوڵ ینی هێنازام چیت پێ بڵم شەو گۆڵی لە من دوای ڤیدۆکەشتان بۆدانم گۆڵێکی لە لیڤەرپوڵ کراوە حاڵەتێکی ئۆفسایدە، بەڵام وەکو هەڵەیەک بەسەر یارەکە تێپەڕێ و دۆخێکیاوە، بەڵام بە کۆی گشتی پاریس شایانی سەرکەوتن بوو و ئەمە بێئینسافیە تۆ بەرامبەر بە هێزی پاریس ینی لە توانای لیڤەرپوڵ کەم بکەیتەوە، لەبەری بەڕاستی پاریس ناوازە بوو، بەڕاستی پاریس پێرفێکت بوو، ینی پاریس دوونەوە خولێکی خولێکی سەرسوڕێنەری بەرامبەر بە لیڤەرپوڵ ینی بەجێگیان لە یاریگایە بۆیە گەشتە قۆناغی داهاتوو. ساڵێکی تر بۆم بکرێ بۆ سڵۆت ئاستی باشتر دەزانن کاک ڕێوازە لە کاکە حەمەتۆ چۆن نەزانین کە لێشیکردنەوەی تۆپ پێزانین لە هیچ زانکۆ شوێنە خوێندت بۆ کردیان شیکردنەوەی شێکی ئاسانە خوێندنوشتینە. برا گەورەکەم من خۆم یاریم کردووە لە یاریگایە، من خۆم 19 ساڵە ئەزمونم هەیە لە بواری شیکردنەوەیە، 19 ساڵە ڕاهێنەری گەورەم هێناوەتە ناو بەرنامەی شیکاریەوانێ، 19 ساڵە بەرنامە و کەسانی ڕۆژنامەنووسی مێناوەتە ناو شیکاریەوە قسەیان لەسەر دەکەم و قسە لەسەر یاریەکانەکەین و وەکو تەجروبەی خۆشم 27 ساڵە سەیری یاری تۆپی پێیەکەمە، خۆم یاری تۆپ پێم کردەوە، خۆم خوێندنیشم هەر لە بواری وەرزشا بووە، وەرزشم خوێنووە و پەیمانگای وەرزشیم خوێنەوە کە 5 ساڵتیایە خوێنومە و بە پلەی یەکەمیش پەیمانگام تاوا کردو و جگە لەوەش خۆمان متابعەیەکی تاوامان هەیە.
تۆپی پێ حەز و خولیایە تۆژە توانی لێوەی فێربی و لێوەینکەی وەکو پێشم وتی وەرزش بەو جۆرە دروستەکە هەموو واقعەکان وەکو خۆی ببینی بەزەوەی تۆ مطلقاً ئەم یەکلا بکەیتەوە بەسەرا و ناشتی وای بەو جۆرەیتیان نییە بە هیوای بینینی یاریکی بەچێژ لە یارەکانی ئەم شەو وەکۆی کە لیڤەرپۆڵ و پاریس سەن ژەرمان پێشکەشیان کردیم و جارێکی تر من دەڵێم براڤۆ ئیندێکی و جیجی دۆناڕۆما ئەو دۆناڕۆمایی کە هەمووان گاڵتەیان پێکرد ئەم شەو پشتی شێری بەردەکەی لە سەرکەوتنەکەی پاریس سەن ژەرمانە وەکو بینیشتان باشترین یاریزانی یاریەکە دیاری کرا تا هەفتەی داهاتوو پێتان دەگەمەوە خۆتان لەگەڵ